ئەمڕۆ 5 ئەیلولە ڕۆژی جیهانی خێرخوازیە. خێرخوازی شیکێکی دیکە لە بنەماکانی شارستانیەت مرۆڤون بەڵێ لە هەر شوێنێک خێرخوازی و کاری مرۆیی هەبوو بێت لەوێ شارستانیەت زۆر پێشکەوتوتر بووە. جا ئەم دوو چەمکە زۆرجا بەیەکەوە بەستێرانەوە خێرخوازی و کاری مرۆیی، بەڵام لە ڕوویەکی ترەوە ئەگە سەیری بکەین جیاوازن، کارە خێرخوازیەکە زۆر جیاوازترە لە مرۆیەک. تا ڕادەیەک لە یەکتر جیاوازە کارە خێرخوازیەکە دەتوانین بڵێن چەمکێکی فراوانترە، چونکە کاری خێرخوازی لەگەڵ مرۆڤە، لەگەڵ سروشتە، لەگەڵ گیان لەبەرە، لەگەڵ ژینگەیە، ینی هەموو بوارێک و هەموو سێکتەرێک دەگرێتەوە. کارە مرۆیەکە زیاتر تەنیا پەیوەستە بە مرۆڤ، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دەمانەوێت لەسەری بۆستن و قسە لەسەر بکەین لەگەڵ دەستگایەکی خێرخوازی دیار و دەستگایەکی خێرخوازی گەورە کە کاری زۆر گەورە، زۆر ناوازە، زۆر مرۆڤانەیان کردووە. ئەمیش دەستگای خێرخوازی بارزانیە و میوانمان بەڕێز ئیبراهیم سەمین جێگری سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانی و زۆر بەخێربێ و بەیانی باشکە. زۆر سپاس. ئەم ڕۆژشتان لە پیرۆز بێت. هەمیشە دەستی باڵاتان هەبووە لە کاری خێرخوازی چ لە هەرێمی کوردستان و چ لە دەرەوەی هەرێمی کوردستانیش. جا پێش هەموو شتێ با بزانین ضرورەتی کاری خێرخوازی چییە کە دەستگای خێرخوازی بارزانی هەر بەو ناوەش دامەزراوەوە زۆرترین کاری خێرخوازی لە هەرێمی کوردستان لەلایەن ئەم دەستگاوە ئەکرێت. بەیانی ئێوە بەیانی بینەرانی کوردستان چواریش باش جێ خۆیەتی زۆر سپاسیەوە بکەین کە لە ڕۆژێکی وایە دەستگای خێرخوازیستان بەسەر کردوێتەوە. ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە بۆ سەرجەم ئەو ڕێکخرا و کەسایەتیانەیە کە کاری مرۆیی دەکەن، کاری خێرخوازی دەکەن. سپاس بۆ هەموو ئەو مرۆڤانەی کە لە بواری خێرخوازیە کار دەکەن. سوپاس بۆ خەڵکی کوردستان کە هەمیشە ڕۆحی خێرخوازیان هەبووە. ئەڵبەتە دامەزراندنی دەستگایەکی خێرخوازی بۆ ئەوی کە خزمەت بە مرۆڤایەتی بکە، خزمەت بە خەڵکی هەژار و کەم دەرامەت، خزمەت بە ژینگە، خزمەت بە کللتوری نەتەوەیە بکات، کارێکی پیرۆزە. مرۆڤایەتی بۆ خۆی ڕۆحێتی خێرخوازی تێدا هەیە. ئینسان کە دێتە دنیاوە کە لەناو ژیاندا دەژیت کائینێکی کۆمەڵایەتی، ئەم کائینە کۆمەڵایەتی پێویستی بەوە هەیە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لەگەڵ دەوروبەر دروستکات و ئەلێوێشەوە هەوڵ دەدات لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکان هاوکاری ڕۆحی هاوکاریکردن و هاودڵیکردنی بەرامبەرەکەی یاخود دەوروبەرەکەی خۆی دروست بکات. ئەم هاوکاریکردن و کارە خێرخوازیە پێویستی بەوە هەبووە بە شێوازێک لە شێوازەکان ڕێک بخرێتەوە، بە سیستماتیک بکرێت. ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانی هەوڵمان داوە کارە مرۆیەکان کە لە ناو خەڵکی کوردستاندا هەیە، لە ناو کوردستانیاندا هەیە، بە شێوازێک ڕێکخێنەوە بە سیستەمی بکەین بۆەوەی بتوانین باشترین خزمەت و باشترین کاری مرۆیی پێشکەشی ئەو خەڵکانە بکەین کە شایستەی ئەوەن خزمەت بکرێن لە کوردستاندا. ئەڵبەتە فەلسەفەی ئەم کارێش لە چوارچێوەی وتەیەکی بارزانی نەمردایە کە دەفەرمێت شانازێ بە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت. ئێمە هەمیشە وتمانە ئێمە خزمەتی خەڵک دەکەین، خزمەتکاری خەڵکی خۆمانی و لە چوارچێوەی ئەو فەلسەفەیەدا هەوڵمانداوە خزمەتێک بە نیشتیمانەکەمان بە مرۆڤایەتی وەکوی کۆمەلگا بکەین. کاک ئیبراهیم زۆر هەستێک و شعورێکی زۆر خۆشە کاتێک مرۆڤێک دەتوانێت یارمەتێکی بچووکیش بۆ هاوڕێکەی، بۆ کەسەکەی، بۆ دراوسەکەی، بۆ هەر کەسێک کە دەتوانانی یارمەتی بدا و شتێکی بۆ دابین بکە و لە ئازارەکانی کەم بکاتەوە. دەستگای خێرخوازی بارزانی ئێمە دەبینین ینی بەردەوام بەهانای لێ قەوماوان دەچی. ئێوە کە لە دەستگای خێرخوازی بارزانی کار دەکەن بەڕێشت و تەواوی ئەو کارمەندانەی کە لەوێ کار دەکەن، دەبێت شعور و هەستی ئێوە زۆر جیاوازتر بێ لەگەڵ ئێمە، چونکە ئێوە زیاتر لە نێو بابەتەکەدان. تا چەند وەی لە جگەلەوەی کارە لە هەمان کاتە کارمەندەکانتان کاتێک کە یارمەتی خەڵکێک دەدەن هەست و شعور و هەموو ئەو بابەتانیان چۆنە چەند هەست بە دڵگەورەی و دڵفراوانی دەکەن. لە ڕاستیدا هەموو کارێک پیرۆزی خۆی هەیە. کاری خێرخوازی بۆ پێی کە تۆ وەسیلەیەکی ئامرازێکی بۆ دڵخۆشکردنی دەوروبەرەکە. ئەمە جگەلەوەی کە وەکو کارێک تەماشا دەکرێت، هاوکات کارێکی ڕۆحیشە، ینی با بڵێن زەخیرەیەک و خۆراکێکە بۆ ڕۆحی ئینسانەکان کە تێدا کار دەکەن. ئێمە لە چوارچێوەی کاری خێرخوازیە دەبێت سێری بکەن دوو جۆر دڵخۆشیمانەیە. دڵخۆشیەک کە دەبینین کۆمەلگاکەمان کۆمەلگایەکە کە کار بۆەوە دەکات خزمەتی مرۆڤایەتی بکە، ئەو خەڵکانی کە دێن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانیوە وەکو خێرخوازێک دێن هاوکاری خەڵک دەکەن. ئەمە دڵخۆشیەکە بۆ تیمی ئێمە، بۆ کاری خێرخوازی کە دەبینین تا ئێستاکە مرۆڤایەتی لە ناو
هەست و نستی خەڵکی وڵاتی ئێمەدا لە ئاستێکی بەرزدایە دێن خێر دەکەن دڵخۆشش دەبین جارێکی دیکە کە ئێمە دەبینە ئەو پردە ئەو جۆرە هاوکاریانە بە ئامانەتەوە بە مزداقەتەوە دەگەن بە ئەو خەڵکانی کە پێویستیان پێ هەیە ئەمە دوو جۆر دڵخۆشیە کە ئێمە هەمیشە دەن لە جانبی ڕۆحیەوە ئارامین دڵخۆشین مرتاحین بەوەی کە دەتوانین هاوکاری و خەڵکە بکەین بیریشمان نەچێ بەداخەوە هەندێک جار تووشی جۆرێک ناڕەحەتیش دەبین چونکە دەبین خەڵکانێکن پێویستێکی زۆرانێ و ئێمەش بۆ پێی کە ئاستی هاوکاریەکانمانیان جۆرێک ناتوانێت تێری ئەو کەسە بکات فریان ناکەوین لە وەختی خۆی یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە حاڵەتێکدایە کە لە چوارچەوەی کاری ئێمە نەمانتوانێت جێ بێتەوە تووشی دڵگرانیەکمان دەکات کە نەمانتوانێت ئەو هاوکاری پێ بگەین. زۆر چاکە. کاک ئیبراهیم شتێک کە زۆر گرنگە لە دەستگای خێرخوازی بارزانی ئەوەیە کە لە سنووری کوردستانیش کارە خێرخوازەکانی تێپەڕیوە جگەلەوەی کە مەبەستم لە کوردستانی گەورەیە چونکە لەم تازانە بنکێکی دەستگای خێرخوازی بارزانی لە ڕۆژاواش کراوەتەوە بۆ منداڵە بێنازەکان کە لەوێن جگەلەوە کە لە کاتی کارە ساتە مرۆیەکان لە هەر پارچێکی کوردستان هەبووێت دەستگای خێرخوازی بارزانی لەوێ بووە بۆیە دەڵێم لە کوردستان مەبەستم کوردستانی گەورەیە سنووری تێپەڕاندووە تەنانەت لە لوبنان بۆ لیبیا بۆ وڵاتانی دیکەشکال لێ قەومان هەبوویان حاڵەتێکی زۆر ناخۆش بۆ دەستگای خێرخوازی بارزانی دەستی یارمەتی گەیاندۆتە ئەو شوێنە تا چەندە ئەمە بۆ پێگەی کورد گرنگە کە ڕۆژێ لە ڕۆژان ڕێکخراوە نێودوڵەتەکان ئاهاتن یارمەتی خەڵکی هەرێمی کوردستانیانەدا ئێستا لە خودی خەڵکی هەرێمی کوردستان و لە خاکی هەرێمی کوردستان دەستگایەک خوڵقاوە هەڵقوڵاوە و یارمەتی وڵاتانی دیکەدا تا چەند گرنگە بۆ کوردستان ئەمە دەزانی بەداخەوە خەڵکی کوردستان بە شێوازێکی گشتی بەهۆی ئەو بە درێژایی دەتوانن 100 ساڵی ڕابردوو هەر هیچ نەبێت لە کۆتایی سەدەکانی سەدەی ڕابردووە بەهۆی ئەو شەڕ و کێش و بگرە و بەردەیی کە دروست بووە لەو ناوچێدا هەمیشە لە ئاوارەی و لە پەنابەری و لە ئەوە بووە کە جوڵاوە لە جێی خۆی پێویستی بۆەوە ڕێکخراوێک وڵاتێک دەستی هاوکاری بۆ درێژکات بەڵام ئەمە مانایەوە نییە خەڵکی ئەم وڵاتی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لەو ئاستەیە کە هاوکاری وەربگرێت لە ناخی مرۆڤی خەڵکی ئێمە هەمیشە ڕۆحی هاوکاریکردن هەبووە و ئێمە بە شێوازێکی بەرجەستە بینیومانە هەمیشە بینیومانە لە کللتوری کوردیا چۆن بەدەنگی دراوسەکانەوە ڕۆیشتون چۆن بەدەنگی هاوگوندەکانەوە ڕۆیشتون هاوشاریەکانەوە ڕۆیشتون بەڵام دەرفەت نەبووە ئەمە بە شێوازێک ڕێک بخرێتەوە کۆمەلگا و بە شێریەت سوودی لێوەربگرێت دەستگای خێرخوازی بارزانی هاتووە ئەم پەیامەی پێەیە دەیەوێ ڕۆحی مرۆڤ دۆستی خەڵکی کوردستان بە جیهان بناسیێنێ ئەو ڕۆحەی کە هیچ لە ڕۆحی کەسایەتیەکان کەسایەتە خێرخوازەکانی جیهان کەمتر نییە بیریشمانەتی ئەمە پێگەیەکە لە کللتوری هەر وڵاتێک کاری مرۆوی دەتوانێت باشترین پەیامی مرۆوی بگەێنێ بە جیهان ڕاستە خەڵکی کوردستان لە بەناچاری بۆ داکۆکیکردن لە مافی خۆی تفەنگی هەڵگرت و دیفاعی بەرگری لە خاک و وڵاتی خۆی کردو بەڵام خەڵکێکی شەڕکەر نەبووە خەڵکێک بەشە مرۆیەکەی زۆر لە ئاستێکی باڵا بووە ئێمە هەوڵماندا ئەو بەشە مرۆیە ئەو بەشە ژینگە دۆستیە ئەو بەشە پێکەوە ژیانێ لە چوارچەوەی دەستگای خێرخوازی بەرزانی بەرجەستە بکەین پیشانی بدەین بە گیان و هەوڵمانداوە ئەمە لە چوارچێوەیەکی دیسپلین و سیستماتیک ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی بتوانێت دیسانەوە ڕووی کارگێڕی و ڕووی بە دەستگابوونی خەڵکی کوردستان و کوردستانیان پیشانی جیهان بدەین هەر بۆ زانیاری بەڕێستان دەستگای خێرخوازی بەرزانی لە چەندین وڵاتی جیهانی کاری کردووە لە یەمەن کارمان کردو بۆ نمونە لە بەنگلادش کارمان کردو لە ئۆکراین بۆ ئەخیرانە کە بەداخەوە تووشی کارە سات بوون کاری مرۆیمان ئەنجامدا و لە هەر کوێی جیهان پێویستی کردبێ دەستگا توانی بێتی هاوکاری بگەێنێت ئێمە هەوڵمانداوە ئەو دەستی هاوکاریە بین بە ئەو خەڵکی کە پێویستی پێ هەیە دەبێ باسی ئەوەشکەین جۆری هاوکاریکردن تەنها لە قەبارە و ئەوەکەی نیە ڕۆحی هاوکاریکردن گرنگە ئێمە پێش ئەوەی قەبارەی هاوکاریەکانی خەڵکی کوردستان بگەێنین بەلایەنێکی دەرەوە هەوڵمانداوە ئەو هاودڵی و پەیامە مرۆیی مرۆڤایەتی خەڵکی کوردستان بگەێنن بە ئەو لایەنانی کە ئێمە ڕۆیشتون هاوکاریمان کاک ئیبراهیم زەمینەی کاری خێرخوازی لە هەرێمی کوردستان چۆنە هەستی تاچی کورد
بۆ کاری خێرخوازی چۆنە کە ئێوە زیاتر مامەڵەیان لەگەڵ دەکەن ئەو کەسانێک کە خێرخوازن؟ لە ڕاستیا دەستگای خێرخوازی بەرزانی بەپی ئەوەی کە 17 ساڵە دامەزراوە لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستاکە پامێکی هەبووە کە دەستگایەکی خێرخوازی قازانجنەویستە و بنەماکانی کاری خێرخوازی تێدا بەرجەستە بووە بۆ نمونە لە ڕووی مزداقیەتەوە لە ڕووی سربەخۆیەوە ئەمانە لە ڕووی ئینسانی بوون و ئەمانە ئەو بنەمایانن کە دەستگا کاری لەسەر کردو کە بنەمای مروی هەموو دەستگایەکی خێرخوازی ئەمەم بۆەوە باس کرد کە ئێمە دێن وەکو دەستگا کار دەکەین پاڵ پشتی هەرە سەرەکی ئەو دەستگایە کە ئێمە کاری تێدا دەکەین خەڵکی خێرخوازی کوردستان ڕۆژی کوردستان بۆ ساڵانە ئەخیر لە ڕووی ئابریەوە بە قۆناغی زۆر جیاوازاتی پەڕیوە بەداخەوە قۆناغەکانیش باش نەبوون خراپ بوون من هەردوێنێ سەیری دیکۆمنتەکانی خۆمانم دەکرد لە دەستگا دەمبینی ئێمە ساڵ بە ساڵ خەڵکی کوردستان زیاتر متمانایی بە ئێمە هەبوو لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانیوە کاری خێرخوازەکانی کردووە ئەمە دڵخۆشیێکی زۆر گەورەیە بۆ ئێمە تا ئێستاکە خەڵکی کوردستان لەگەڵ هەموو بارودۆخێکی نالەبار کە بەسەریشی دێت یارمەتی بەرامبەرێکی خۆی دەدات و لە ڕێگای دەستگای خێرخوازی بەرزانی دەدات ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی سەرجەم هاوکاریەکانمان لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە بۆمان دێت ئەوجا ئەو خەڵکە خێرخوازانە خەڵکی خێرخوازی کوردستانین یاخود ڕێکخراوە جیهانیەکانن کە لەباری مرۆیدا کار دەکەن بەڵام بە ڕێژەی دەتوانین بڵم لە 1970 بۆ 80 هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەرزانی خەڵکی کوردستان دابینی دەکات و متمانەیەک لە مابینی دەستگای خێرخوازی بەرزانی و خەڵکی خێرخوازدا هەیە کەوای کردووە ئەو خەڵکە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەرزانی و پەیامەکان و کارە مرۆیەکانی خۆیان بگەێن بە خەڵکی زۆر چاکە کاک برایم ئەوەی کە لە ئێوەی کارمەندانی یان هەر کەسێک کە لە دەستگای خێرخوازی بارزانی کار دەکات ئەگەر هەر کورتە ڤیددیۆیەک سیر بکەین یەکسەر ئەوە دەرەکەوێت زۆر بە شێوەیەکی سادە و خاکیانە لەگەڵ ئەو شوێنانە مامەڵاکەن کە کاری خێرخوازیان لەگەڵەکەن یاخود دەستی یارمەتیان بۆ ئەگەێنن من زۆر جار بینیومە لەگەڵ منداڵە بێنازەکان و بێباوکەکان دانیشتون لەگەڵیانە نانیان خواردووە یاریان لەگەڵانە کردووە لە خولەکان لەگەڵانە بەشداریان کردووە چوونەتە لای دایکێکی شەهید لەگەڵ یا دانیشتن و سەریان ماچ کرد ینی شتێک ئەبینیت کە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی لە کاری خێرخوازیە کە ئەچنە شوێنێک هەستێک هەیە کە ئەگەر بە چاو بەست بۆ دووسێ خولەک سیر بکەیت یەکسەر هەستی پێکەی ئەمە چۆن ئەم هەستە لە ناخی هەریەک لە کارمەندان خوڵقاوە لە کاری خێرخوازیە لە هەرێمی کوردستان چ لە دەرەوەش ئێمە ئەگەر سەیری دەستگای خێرخوازی بارزانی بکەین دەبینین ناوێکی پیرۆزی هەڵگرتو کە بارزانیە بارزانی نەمر لە ژیانی خۆیدا لە خەباتی خۆیدا لە سەران سەری کوردستان کە خەباتی کردۆ مرۆیەکی سادە و خاکی بووە لەگەڵ هەموو چین و توێژەکانی کوردستان لەگەڵ هەموو ئەو خەڵکانێک کە بینیێتی زۆر بە سادەی مامەڵەی کردو ئێمەش پەیامی بارزانی نەمرمان پێ بۆ خەڵکە دەمانەوێت بارزانی ئاسا پێشمەرگە ئاسا بتوانین خزمەتی ئەو خەڵکە بکەین بیشمانە چیە کاری مرۆیی جۆرێکە لە ئەو پەیوەندی ڕۆحی کە تۆ لەمە لەگەڵ خەڵکەکەیا دروستی دەکەی زۆر جار خەڵکێک دێتە لای ئێمە هاوکاریەکی پێویست بووە تەنها بەوەی کە ئێمە توانیمانە مامەڵی لەگەڵ بکەین و بە شێوازێکی زۆر سادە و ڕاحەت مامەڵی لەگەڵا بکەین دڵخۆشیێکی بۆ دروست بووە ئەو دڵخۆشیە زیاتر هاانی ئێمە دەدات کە بتوانین کاری خێرخوازی بکەین لە هەمان کاتە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی کە باسم کرد بۆ خۆی مرۆڤایەتی و خەڵکی کوردستان خەڵکێکی مرۆڤ دۆستن ئەو ڕۆحیەتیان ئەو ڕۆحەتی تێدا هەیە دەبینین ئێمە ڕۆژانە خەڵک لەناو شەقامەکانە منداڵێک دەبینی پێویستی بە هاوکاری هەیە دادەبەزێت هاوکاری دەکات پیرەژینێک دەبینە پیرەپیاوێک دەبینە هاوکاری دەکات ئێمەش پەیامەکەمان ئەوەیە دەمانوێت هەمومان وەکویەک هەمومان دەستی یەکتری بکەین هەمومان هاوکاری یەکتری بکەین هەمومان بەیەکەوە خزمەتی مرۆڤایەتی بکەین ئەمە ئەوەیە کەوا دەکات ئێمە بتوانین جێی خۆمان لەناو خەڵکی خۆمان بکەینەوە لەناو خەڵکی خێرخواز و لە نێو خەڵکی ئەوەی کە پێویستیان بە هاوکاری هەیە دەمێ ئاماژە بۆ بکەم بەڕاستی ئێمە زۆر سوپاسی خەڵکی خێرخواز دەکەین خەڵکی کوردستان دەکەین کە پشتگەرمین پشت ئەستورین بەو خەڵکەوە کە دەتوانین هاوکاری ئەو خەڵکانە بکەین کە ڕۆژانە پێویستیان بە هاوکاری هەیە پاڵ پشتی
خەڵکی کوردستان دەبێت خێرخوازی کوردستان بەڕاستی ئێمە نەمان دەتوانین هاوکاریەکانمان بگەێنین بۆ خەڵکانی کە پێویستیان بە هاوکاری هەیە جێ خۆیەتی هەمیشە سوپاسیان بکەین و داواشیان لێ بکەین بەردەوام بن لەم کارم مرۆیە چونکە ئەمە ڕووە جوانەکەی خەڵکی کوردستان و خەڵکی ڕۆژ جوانەکەی مرۆڤایەتی پیشانی ئەو خەڵکانە دەدرێت کە پێویستیان بە هاوکاری هەیە. بەڕێز ئیبراهیم سەمین جێگری سەرۆکێرە خراوی دەستگای خێرخوازی بارزانانی زۆر سوپاس بۆ تۆ بە هیوام ماندوو نەبن کارمەندانتان دەستان خۆش بی تیمەکەتان تیمێکی زۆر دڵگەورە و زۆر دڵفراوانن هیوادارم هەر بەردەوام بن. دووبارە سپاس بۆ جەنابتان دووبارە ئەم ڕۆژتان لە پیرۆز بێت. زۆر سپاس.